خۆبختان و خێر و میدوارم لە هەر کوێهان ساق و سەڵامەتون. ڕووداوەکانە ئەم دوو هەفتەی ڕابردووە لە وڵاتە ئێمە و لەژێر دەسە کۆرپۆریشن، یعنی حاکمیەتە شرکەتی نووسینگەیی دەوڵەتە ئێرانی پێویستی بە ڕوونکردنەوە هەست تا یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و خەڵکە کوردەوار لەم سەروبەندە یەکجار حەساسەی دنیای ئەمڕۆ نەبن بە بازی چێ دەستە بازیگەران و لە هەمان کاتتا بە شێوەیەکی تەقلیدی جاران کە کردگیانە بە نۆرم و دنیایەکی وەهمالوودیان خستکە سەناو زەهنە ئینسانەکان تێبپەڕین و ئاگاداروین کە بەچی ئێژین مبارزە، بەچی ئێژین ئاخێزکردن، شۆڕشکردن و بەچی ئێژین کە ئێمە وەکو جەریانێکی ئینقلابی لە بەرامبەر دەوڵەتە ئێرانیا دەوڵەتە ئێرانی هەڵئەتەکێنین لە بنیاد و بنەڕەتەوە و تاڵکێشی ئەکەین و فڕێ ئەدەینە دەرەوە بۆ خاتری ئەوەی بەرچاو ڕوون بێت و لە حکومدان بێتە دەرۆ، بۆ خاترەوەی خەڵک پێوانە بێتەوە هەروە لەسەر حەزە خۆت وەکو ئەم جەریاناتە دروست کراوە بە ناوە کوردە کە لە ڕاستای حاکمیەتەوە لە ژێرە ناوە کورد و بە ناوە کورد خەریکی خەساردانە ورەیە ئینسانین بە قەوڵە مەولەوی واتەنی جەبێ کەسی وێم تۆم کردن بە کەس نەوە کەس ژیاوی نەوە نیوە کەس. ئەمە حکایەتە مردمانێکی ئەم سەردەمەسە وا گەمارۆ دریاگەن لە ژیان ڕۆژانەیان بە کەرەستەی مۆدەرنێکی تێکەوتگین. سەرەتا من بێژم کە تێگەیشتن لە هەڵسوکەوتە ئینسانەکان و کۆمەلگای ئینسانی لە توولە تاریخا پێویستی بە هەبوون و تێگەیشتنە لە تئۆریگەلە جۆرا و جۆر بووگە. مەسەلەن ئەم بەشەریەتە تئۆریەکی هەست بەناوە تئۆریە ئیلاهیاتی. تۆ بۆ خاترەوەی لە هەڵسوکەوتە خەڵکی تێبگەی ڕوانگەیەکی ئیلاهیاتیت هەست، یعنی ئەم دنیا بەسەر خەیر و شەڕا دابەش ئەەکەی، بەسەر خوددا و شەیتانە دابەش ئەەکەی و پێت وایە کە ئەم دنیا لە شەڕ دائمیە خەیر و شەڕدایە و لە ئاخریشەوە خەیر سەرەکەوێ بەسەر شەڕا. خۆ کەسانی کە معتەقد بەم ڕوانگەنە بەم تئۆریەنە گشت چ شتێک لە زەرفە ئەم تئۆریە بەڕەسیەکەن. مەسەڵەن ئەوانەی کە تێن وا ئەم وەهمە بە ئێوە ئەدەن کە نە دەسەڵات و بەرچاو ئەگرن، نە چۆنیەتیە دەسەڵات و بەرچاوەکردن، نە هێز ئەناسن. مەسەڵەن هەڵەگەڕێنەوە ئێژن ئیاڵەتە متحدەیە ئامریکا هێزە خودائیە، جمهوری ئیسلامی هێزە شەیتانیە. بۆیە خوددا لەگەڵ شەیتانە بە شەڕتێت، ئەهورە مەزدا لەگەڵ ئەهریمەنا بە شەڕتێت و ئاخری ئەهورە مەزدا سەرەکەوێ. ئەمە دیارە کابرا لە تئۆری ئیلاهیاتی کەڵگۆرەگرێ. خوێندنەوەکانی بەهۆی تئۆریە ئیلاهیاتیە. تۆ تئۆریەکی ترت هەست بەناوە تئۆریە ژێنێتیکی. کەم تئۆریە ژێنێتیکیە بوو بەردەوامکردن، مانەوە، بەقا و خۆبەرهەمهێنانەوەی ئینسان بەکارتێت. کەر ئینسانێک مەیلی بە مانەوە و مەیلی بە هەتاییکردنە خۆی هەست و ئەمە لە سۆنگەیە ڕەفتارە جنسیەوە تاقیبیەکە. یا تۆ تئۆریەکی ترت هەست بەناوە تئۆریە کولتور و شارستانیەت. پێت وایە کە فلانە ڕەگەزە بەشەریەت لە فلانە ڕەگەزە بەشەریەت ئەو جیاوازیە هەست، ئەمیانە بەسەر ئەویانە سەرەکەوێ یا ئەمیانە لە بەرامبەر ئەویانە ئەدۆڕێت. کەیوە چاوتان پێکەوتیتە لە نەهنەهای فاشیستی شاخۆی دەرەخات لە ڕوانگەگەلە عنسوریەتی شاخۆی دەرەخات. یا تۆ تئۆریەکت هەست
بناو تئورية ئابووری پێت وایە کە ئینسانەکان و کۆڵەکەی تەمامە بنیادە ڕەفتارەکانە ئینسانی ئابووریە و ئابووریش بە معنای پارە و پولە ولذا ئەگەڕێیتە شوێنە پارە و پول و منفعات تا بزانی کە ڕەفتارە ئەم ئینسانانە لە چوارچێوەی پارە و پولە چ شەکلیە. یاوەی کە مەسەڵەن تۆ تێۆریە کە دەست بەناوە لیبرالیزم کە ئەم لیبرالیزمە بە ئینلایتمنتەوە ئەڕوات ها بە شوێنە لیبەرتیکردن ئازادکردن کۆمەڵگاکان لە چوارچێوەی جاست و عەدڵ و یاسادا. خۆ توش بزانی وەختێک گەرەکتت دەرک ڕەفتارە مردمێ بکەی کامە تئوری کامە دەستگای چەمکیت هەز کە ئەتوانی ڕووداوەکانی پێ تەحلیل کەی. ئایا بەمانەی کە من وتم تۆ ئەتوانی ڕووداوە دنیای دەسەڵات تحلیل کەی؟ قەتعەن ناتوانی. قەتعەن تووشی سەرلێشێواوی، تووشی تەناقوزات و تووشی یەئس و ناومیدی ئەوی. وەکو سەرەتا کە وتم تۆ ئەگەر نگاهە ئیلاهیاتی دوێ ئەمریکا بە هێزە خەیر بزانی، جمهوری ئیسلامی بە هێزە شەڕ بزانی، من نگای ئیلاهیاتیە حەزیەکە خۆت ڕوو تۆکەیتۆ، حەزیەکە 1 ملیۆن جمێن بەی بە هەرچی ئەولیا و پێغەمەرە. تۆ نگاهە ئیلاهیاتی تەس لە خوێندنەوەی قەزایای سیاسیە. ئەمما ئەوەی کە تۆ ئیشی لەم حەوزە دەسی بوو وەی تئۆریە بازیگەلە، یعنی ئەویش نە بەو شێوە تەقلیدیە کە نووسیاگە، بەو شێوە کە خۆت بوویتە ئۆسای داسانەکە تا بتوانی دەرکێکت بوێت لە ئەمرە سیاسین، دەرکێکت بوێت لە مبارزە. سوالە ئەوەڵ ئەم هاتنە دەرەوەیە خەڵک لە کۆرپۆرێشنە ئێرانیا ئەبێتە هۆی ڕۆخانە جمهوریە ئیسلامی، هاتنەوەی خەڵکە خیابان؟ جوابە مەسەکە هاتنە دەرەوەیە ملیۆنیە هیچ مردمێک یا هەر مردمێک لەم دنیا ناوێتە هۆی ڕۆخاندنە دەسەڵات تا مادامێکە شتێک مەوجودە بە ناوە حاکمیەت، دەستگاه و ڕێکخراوەی منسەجمێکی هەست بە ناوە ڕێکخراوە گەلە ئەمنیەتی و ئەم ڕێکخراوە گەلە ئەمنیەتی نظامیە فەرمان ئەوات لە باندەسە خۆی. وەختی پێژێ تیان هەڵبەن تیان هەڵەدەن، وەختی ئێژێ میل بێرۆ و تەقە بکە لە کابرا تەقەی لێکە. فەرمان ئەوە. حتا هێزە سەر ئەمنیەتی، هێزە مسلح، فەرمان ئەوە هەتا نەهادگەل و مؤسساتی یەک حاکمیەت کار ئەکا، پولی کار ئەکا، یاسای کار ئەکا، دەستگای دادی کار ئەکا، کەڵانتەری کار ئەکا. هیچ حزورە ملیۆنیەک لە هیچ خیابانێکە ناوێتە هۆی ڕووخاندنە هیچ حاکمیەتێک. ئەم وەهمە کە لە ساڵ 1357 کریاگە سەناوە زەهنە ئەم مردمە کە گویا تۆ بێتە دەر و چەپڵە لێ بێیت و دوو جێگەش بسووتێنی و لێو دوا بڕۆی تۆ ماڵ بە فشەفش، حاکمیەت ئەڕۆخێنێ. ئەمە حاکمیەت ناڕۆخێنێ. ئەو خەڵکێک کە تۆ لە خیابانە ئەوێنی لە خۆ بردووە، بەڵێ توانیکە بەسەر ترسەکانە خۆی ئازاڵ بوێ، بڵێ لە کاتێکا لە چمکێکا لە ساعتێکا بڵێ دەگەل و لە ئاپۆڕێی خەڵک هێزی گرتگە. شەهامەتیشی گەرەکە دروستە، شەهامەتیشی گەرەکە لەبەرەوەی ئێمەی ئینسانەکان لە ژێرە وها دەستگاگە لە دەسەڵاتیە کە لە ڕۆژانەوە بە ساعت بچووکمانەکەن و خەفیفمانەکەن، ئیهانەمان پێەکەن، تووڕەئیە دەروونە خۆمان سەرکوتەکەین و ترس لە دەروونە خۆمانە بنیاد ئەنین. خەیرە سەختە لەم ترسە و لەم تەعەلقاتە دڵ بکەنی. حتا خەڵک لە ناو دەرونیانە ترس حاکمە، حتا خەڵک
يعني كابرا حتى ساعاتي روات خيابان دواي ساعاتي كفو كلي أخفيتو تيتو ماو ودي سانا وفزاي ترس بسريا زالوي أما بحياتي ناتو أنا حيج قران كاري دروس كات مقروي كترس ببي بتوري أقد ترس بو بتوري فرمان بران حاكمية فرمانيا لحاكمية نبرد وأجر حكومة جركان أواني وحكومتكن لنيواني أنا كيش دروس بو أو اختتو أتواني بيجيد برو الروخان حاكميتك الروي وأم حاكمية الروخيت بلام أواني وبيحيج خويندنا ويسر تشاويك وبتحليل الدروس كردن لراستاي حاكميتا أبوري خيابان بعنوان الدسكوت خو للشارد نوي دمو تشاو دمامك دسكرد خو بكارتيرن كاريك ايكن توش كردن يأسو نا أميدي وشكستو دروني كردنيسي اوي قركيسي حاكمية الدولة إيراني بالروخينيت إشي لسر أماني كمن وتم كاركا يك ترسخ الكيبكا بتوري دو تبقية حاكمية دولة إيراني بخات جاني يكتري تبقية حاكمية دولة إيراني بخات جاني يكتري أوي كتو إيويني إيران انترناشنال BBC تبليغي بوكا أوي كتو إيويني بناوة بشداري كردن أوبوزيسيون إيراني للرزاي بالانية بهلبي و تا أحزاب إيرانية دولة إيرانية منتسبة بكرد أيكن كاريان استيصال ناهميت كردن ترازاندن خلق بيسر بيناو برخراوة بآرمان وبآمانجة بس أنا بس استنى إيران تشيرو أدا بخاطري وي لما تيبقي من سرطاوتم تو تيوريد جركا تو إشبزاني بازي جران كين أمانا كين كبازي يكن تو استنى إيرانا حكومة جرانت هي محكومانت هس أبدو أنا بازي يكن قاعدية بازي چيه قواعد بازي چيه ياساي بازي چيه ياساي بازي دسالاته دسالات إيجي چي دسالات ميلي بمانه وهس ميلي بپانو برين كردنو روچون خو هس دسالات ميلي بهتا هتايبون هس اقاعدي بازي چيه هلسو كوتي جواميرانه نه لبازيها اوي تو سرخات قزي كردنه قز كردنه بقول انجليزية كان تشيت كردنه اگر تو لما تيجي يشتي واما بو سرطاي خويندنوات او جا تو بيدوانيه كا اما برخورد الهياتيه يا وهم ديمن بتقري يا بيدوايه كحزور صونفر ودو صونفر لمخيابانه بيجقل كجيان بيجقل قرتن بيجقل دروس كردنا حافظية تي هلدان شتيكي تريشي لبشتو تيدر او هزي هيز بيدو مبارزة بكات محاولة اكا وتي اقات كساختار دولة ايران چونه دولة ايران بو واي بيهاتك بسبب من بريك سؤال لأيوبكم چلو 7 صالة جمهورية إسلامية إيران موجودة ادعاء كان زد أمريكا سو هرماغسو أري الدنيا لبين شو جمهورية إسلامية هرماوة أو دلتا فورسي وإيوه بدياريو تشابلاني أدن لفنزويلا 1 مليون كيلومتر مربعة بستي بياباني نية إيران أقر 1,608,000 كيلومتر مربعة دوس يومي بيابانة دوس يومي سحراس أو قشتي جنجل ودارستان وصوزلانية شون الولايات المتحدة أمريكا بهز الدلتا ما درو الرفينيت والله الولايات المتحدة أمريكا
نەوەت کار بەدەستی سەفارەتەکەی ئابانە ساڵە 1358 لەلایەن ئاپۆڕەیە سەر بە جمهوریە ئیسلامیە ئایەتوڵا خومینی بە بارمتە گیریان بەڵام ویڵاتە متحدەی ئەمریکا نە هێزە هەوایی بوو نە هەواپەیمای F-16 بوو نە ئەیتوانی لە 300 مایلی و 400 مایلی و سارۆخ بەردات و ماڵە خومینی هەڵتەکێنێ و خومینی بکوژێ و سەرە مارەکە بکوتێتەوە و کوڕەکەی شابێرێتەوە. شام ئەمریکا ئەم کارە ناکات لەگرا ئەمریکا حیزە ئەمریکا هەر بۆ ڤێنزوێلا قارەمانە تا بگاتە ڕووداوگەلە یەک لە دوای یەکێ کە ئەم ئەمریکا قەرارە ئێران بخات و ئێران ناخات چاری ناکات. ڕووداوگەلم مادرۆ و ئیاڵاتە متحدەی ئەمریکا ئیدعای کرد ئەڕوا ڕژیم چێنجەکە لە ڤێنزوێلا ڕژیم چێنجەکات یعنی سیستەمە حاکمیەت ئەگۆڕێت یعنی تەمامە و کەسانەی کە بەسەرە مؤسساتە جۆرا و جۆر مدیران دەستە ئەوڵەن هەڵیانە تەکێنێ و لایەن ئەبات کەچی حزور 16,000 هێزە نظامیە ئەمریکا لەسەر سنوورە دەریایی و زەمینیە ڤێنزوێلا هەبوونە هێزە هەوایی و ناوە هەواپەیمابەر دانە ڕەشوەیەکی بێش ئەز حەد ختمە بەبە بوو 2 نەفەر گیریا مادرۆ گیریا و ژنەکەی. ئەی باشە شەوە حملەیە ئیسرائیل بە ئێران چۆن ئیسرائیل توانی 40 نەفەر لە سەرانە حاکمیەت لە ڕئیسە کل ستادە نیروهای مسلح فەرماندەیە هەوافەزا فەرماندەیە کل سپاهە پاسداران فەرماندەیە قەرارگاهە خاتەم الئەنبیا تا خوار گشتی بکوژێت. ویڵاتە متحدەی ئەمریکا و ڤێنزوێلا بە تۆ سابەتی کرد هیچ دەوڵەتێ ناتوانێت لە 1 ساعەتە تەمامە هایڕەنگەکانی یەک دەسەڵات لەبین بووە ئلاوەی کە ئیسرائیل و بەیتە ڕەهبەریە جمهوریە ئیسلامی تەکە ئەمریکا هاوکار بوون لەم جەڕاحیە کە کردیان کەلێودا بۆشیان کۆ ناکرێت و بیکە سوعال دواود نادەنەوە. دۆناڵد ترامپ بۆ هەر لەسەر ئەوە ئەوێسێت و ئەم تەوەهۆمەوە خەڵکە ئەمریکا ئەدا کە ئێمە یەک کوژیاگمان نەداگە ئەم تەوەهۆمە چییە بە خەڵکە ئەمریکایە دێ دۆناڵد ترامپ یعنی تۆ کوڕەخوای گولە نەوڕی گولە ئامریکایی ناوڕێ بێرە 2000 ئەرتەشە ئەمریکا بێرە بی بەسۆ بزانم گولە ئەیوەڕێ یا نایوەڕێ. ئەم وەهمە چییە بە خەڵکە ئەمریکایە دێم وەحمە خەتەرناکە ئللا ئەوەی کە تۆ سەرەوەی 1 ملیارد دۆلار ڕەشوەت داگە بەوانەی حکوومەتە ڤێنزوێلا تا بتوانی بێتەقە بێ ئەوەی کەسێکە لێ بکوژێت مادرۆ و فقط مادرۆ ژنەکەی هەڵگری. خب ئەم پرسیارە من کردم شکافە خاتە ناوە تەبەقەی حاکمیەتە ئێرانی کابرا کە جزء کانونگە لە دەسەڵاتە ئێرانی بیری لێ کاتۆ ژەڕازەکە ئەمە چی بوو ڕاستی ئیسرائیلیانەوە نەزل کردو بوو ئێمە ئەیان و ئیسرائیل تەکنۆلۆجیای هەست دە ئەمریکا خۆخوای تەکنۆلۆژی هەست ئەمریکا هەچی دەیتابەیسەوە لە بەردەستیە هەرچی سەتەلایتەوە لە ژێر دەستیە. ئەی ئەمریکا بوو بە حیزە حیزە نەیتوانی ڤێنزوێلا بگۆڕیێ. ئەی چون تو ئیدعا ئەکەی بە 7 کۆماندۆی ئیسرائیلی 7 کۆماندۆ ئەمریکا 16,000 نەفەری بردگە هێزم مەرێنزە ئەمریکایی ئاعترافکرێ کەس چاری ناکە باشترین هێزە دەریایی دنیاست باشترین هێزە هەوایی دنیایشی هەست. چۆن ئیسرائیل بە 7 کۆماندۆ بە جاسووسە نفوزی دەیان فەرماندەی عالی قەدرە سپای پاسدارانی کوشت و تا ئیستا
دەوڵەتە ئێرانی هیچ بەشێکی گەورە لە کەسانە کار بەدەستی لە ژێرە ناوە جاسووسە ئیسرائیل نەگەر کە ڕۆژە ئەوەڵ ژووتی ئیسرائیل قڕۆڵمانی کردەوەنە جاسووسمان واتیە. خۆ بۆ شتێ بەناوە ئۆپۆزیسیۆنە ئێرانی وا گشتی بگنە حەپە حەپکەرە ئامریکا و ئیسرائیل ئەم قسە منەیکەم نایکەن. من خەریکم ئەو کارە بۆ ئەو خەڵکە ئەەکەم تا ئەو خەڵکە ئەگەریش تێتە خیابان بتوانێت سەرکەوێەوە دەوڵەتە ئێرانی بڕۆخێنێت تا من لە ناوە حکوومەتگەرانە دەوڵەتە ئێرانی ئەو شەڕەواقعیە کەوا لە بەینیانە بیقۆسمۆ گەورەی بکەم دەری بخەم فوی پیا بکەم. ئێوە بۆم کارە ناکەن، ئێوە بۆ نایکەن، ئێوە بۆ بوگنۆ سەربازە ئیسرائیل و ئامریکا، ئێوە بۆ هەر شکست بەسەر ئەم خەڵکە تێرن، ئێوە بۆ ئەم شکستە لە دەروونە ئەم خەڵکە نەهادی ناکەن. ئەی بۆ ئێوە ئەم قسانتانە نییە بیکەن بۆ خەڵکی کە من ئەیکەم؟ ها ئەی بۆ ئێوە کاغەزی ئەگرن بەدەسەوە بە فشە فش و درۆ سەر تاپا ئیراد و تەناقۆز ڕوو بە خەڵکی قسەکەن، خەڵکی قارەمانی خۆڕاگەدی کوردستانە تلوعی. ئەی ئێوە بۆ ناتوانن لەم دەرسانە بەم خەڵکە بدەن و ئەزانە ئەمانە وا لە ناو کتیوە. یعنی تۆ چۆن حیزب سیاسیوی کۆمەڵگای سیاسی دروست نەکرد تا دەرکی لە دەسەڵاتە سیاسی بوێت، تا دەرکی لە چۆنیەتیە کارکردنە سیستەمە سیاسی بوێت، تا دەرکی لە نەهاد و مؤسسات بوێت. مشکلە دەوڵەتە ئێرانی وا لە کوێ؟ وا لە ئەوەی کە ئێران تەکەسوری هەز. ئێران ئەوێتە دموکراسی واقعان. چۆن ئەوێتە دموکراسی؟ تەخەیول کە عەلی خامنەئی ئیستەمردەکە، تەخەیول کە یعنی خیاڵە بفڕێنە بێژە عەلی خامنەئی ئیستەمردەکە. چه اتفاقێکی لە ئێرانە؟ تۆ ئەزانی ملت دروستکردن یعنی چی؟ ئەزانی؟ من تحدا ئەکەم یەک نەفەر لە ئێوە نازانێ ملت دروستکردن یعنی چی؟ نیشن بڵدینگ یعنی چی؟ نایزانن. دەوڵەتە ئێرانی بە حەیاتی نەیتوانیگە ملەتە ئێرانی دروست کات. دەوڵەتە ئێرانی تەواڕوسە نەهادی و ڕێکخراوەیی نییە. دەوڵەتە ئێرانی عورف، سنەت، ترەدیشنە، یاسای نییە. ئەوەی لە ئێرانە بەردەوامە بەناوە سیستەم تەمامی هاوردەی دنیای ئوروپاییە، تەمامی هەموو مؤسساتی، هەموو NGOکانی بە مؤسساتە ئەمنیوە، بە مؤسساتە ئیجرائیەوە، بە مؤسساتە ماڵی پولیەوە، گشتی مؤسساتە هاوریاگن لە دنیای خەربوو. تۆ بەعنوانە ئێرانی درۆزن لە تاریخ 2500 ساڵ حکوومەتدا یەک ڕێکخراوەت نییە بە شێوەی تەواڕوسی درێژەی کێشاوێ 2500 ساڵ کە ئیستە تۆ بێژی ئەمە لە نەهادە ئینسانەکانە ئەم جامعە جێگیر بووگە. مەسەلەن شتێ وەکو نەورۆز، مەسەلەن تۆ گەرەک بێ و گەرەکە نەبێ ئەم خەڵکە تێتە دەرەوە هەوا خاتۆ ئاگرەکاتۆ. تۆ شتی واتە لە ناوە شتێ بە ناوە ئێرانانێ دەئیس عەلی خامنەئی بمرێ چه اتفاقێکەکەوێ. تۆ ئەڕۆی ئێرانە دموکراتیکە سکولار دروستەکەی، چۆن دروستیەکەی؟ ئەگەر لە ئێرانە کەسێک نەبێت کە بە شێوەیە هەتایی فەرماندەی کل نیروهای مسلح بێت، ئەگەر امتیاز شەڕ و سڵح و ئاشتی لە دەستیانەوێت، ئیمکانی نییە تو شتێکە بە ناوە ئێران بۆ بمێنیتەوە، ئیمکانی نییە. بۆ کێ ئەچێتە ژێرەبارە کێ؟ تۆ لەم وڵاتە سنەتە قانون و عرفە قانونت نییە. مەسەڵەن بۆچی ئێشێ بێن قبولی لە تۆ بکەن کە فڵانە کەس لە ناوە سنووقە ڕەئی هات کەسە دەرۆ و قسەکەی قبولکەن و حجەتەکەی قبولکەن؟ بۆچی ئێشێ نیروگە لە مسلح فەرماندەهیەکەی قبولکەن؟ بۆ تۆ کێ؟ تۆ ئامریکای؟ تۆ هاتکی ڕێکخراوەت بە درێژاییە 100 ساڵ یەک لە دوای یەک دان یاگە بووگەس و دابوو نەریتێکە لە ئوروپا هاوردبتە. چۆن کەسێ لە کەسێ فەرمانەوە هەروە؟ یعنی تۆ چۆن باوەڕ ئەەکەی بە فەرراخانێ ڕزای پەهلەوی خەڵک تێتە خیابان
بۆ ڕزای پهلەوی کێس خەڵکە ئێران وانە قڕن بیسوویەکە لە خۆی بێباوەڕتر لە خۆی هەرۆڵتر کورە باوک مناڵ لە باوکی فەرمان ناوە کنانی ئەدات ماڵی ئەدات پۆشاکی ئەدات محەبەتی پێەکە لە باوکی فەرمان ناوە لە دەورانێکە خوا معنای نییە معنەویات معنای نییە ئارمان معنای نییە گەشتی چتان کردگەس و پۆڵ ڕزا پهلەوی کێس کە خەڵک بە فەراخانی بڕواتە دەرۆ بۆ چییە قەشەز پاپای ڕوومە خودم مەسیحە تازە ئەگەر باوەڕمەندێکی بێ دەی لە ئێرانی لە ئێوە هەرۆڵتر بێباوەڕتر فرسەت تەڵەبتر هەست لە دنیا بڕۆن چوار نمونە بە من معرەفیکەن کە برا لە برا ئامۆزا لە ئامۆزا ئەتوانێ 500 ملیۆن تومەن قەرزکە بێ ئەوەی چەک با و سەفتە با و حتمەنیش پێی با کورە کاکە ئێوە متمانە لە بینتانە نەماگە ڕزا پهلەوی فەراخان ئەدا خەڵک بە ملیۆن تێتە خیابان واقعاً پێغەمبەرە خواست چییە خەڵکەکە فرە قارەمانە فرە باوەڕمەندە فرە وشیارە یا فەراخانە ئێوە کێن ئێوە وڵا خەڵک برسیێسی و خەڵک هاتکەسە دەرەوە و لە تاو برسیەتیە واقعاً ئابدانانە ئیلام چوونە فروشگای کوورش برنجەکانیان لە دڕیان کردە کەفە خیابان کار خۆیانە خەڵک برسیە خەڵک لە ئوروپا وەختێ تەزاهوراتەکە مرادە فەرهادپور پێ ئێژێ شاپینگکردنە سۆسیالیستی خەڵک ئەڕوا ڕاوڕووتەکە بۆ خۆی هە لە عێراقە خەڵک ڕاوڕووتیە کرد تاوانیە کرد دێ تۆ ئەگەر برسیتە برنج بۆ ئەدڕی ئەی ڕژێنتە کەفە خیابان وڵاوە خەڵک برسی بووگە هاتکەسە دەرەوە دلار بووگە 150,000 تمەن ئەی دلار 130,000 تمەن بۆ ناتە دەرەوە مەبەستە من لەم قسانە ئەمەسە کە تۆ دەستگاهە تەحلیلیت نییە نایژی چۆن خەریکی تەحلیلەکەی توڕەهات ئەدەیتە دەرەوە تۆ خەریکی ئیمکانە وەدی هاتنە خەڵک وەگرتنە دەسەڵاتە خەڵک لە بین ئەوەی تۆ چۆن ئەتوانی دەسەڵات کریتە دەسۆ ترس لە دەروونە خەڵکی لا بۆی بکەیتە تووڕێی لە دانە فەرمانە کوشتن و سەرکوتکردن تەمەڕوت دروستکەی هێزە ئەمنیەتی دەوڵەتە ئێرانی بزانێ هێزێکی دۆڕناوە فەرمان نابە دێ تۆ مشتێکی قەچقکە هەنێریتە دەرەوە فەقیرانە کەونە بەر هجوومە لێدان کۆش ئەوەوە سۆ حاڕۆنە ماڵ کۆڵکەفیانە خەفێ نە ئامانجێکیان هەز نە ڕێکخراوەیەکیان هەز نە ئارمانێکیان هەز تۆ ئەزانیتە لە خۆیوە ناڕازی بوون لە خۆیوە ئەوێتۆ چەک لە خۆیوە ناوێتۆ چەک لەگرا ئەشێ هێزە سیاسی جدی ڕێکخراوە مەوجودوێت تا بزانێت لەکوێ ئەدات تا بزانێت کوێ ئەپێکێ دوو ئێشێ ئەوانەی وا پێیان ئێژن دەوڵەتە ئێرانی وا کانونگەلە دەسەڵاتن ئیشی بیان خەیتە گیانی یەکتری وەکو سەگەن لە یەکتری بکوژن وەلێ ئێوە کارەوە ئەکەن نا ئێوە یەکدەست حاکمیەتە جمهوری ئیسلامی یەکدەسەکەنەوە ئێوە من لە تەیە ساڵانە ڕابردوو دەیان مەقولم لە کوتانە تەبەقەیە حاکمەیە ئێرانی لە ڕەوایەتیان لە تاریخیان لە مێژوویان لە چۆنێتیە کارکردیان لە وەحمەکانی کە ئەیدەن بەرەنگاریان کردو ئیمڕۆژ ئەدەبیاتە من بەسەر ئەو وڵاتە حاکمە بەسەر تەکتەکە ئەوانەیشی وا لە ناوە تەبەقەی حاکمیەتە ئێرانە ئەوەیشی کە ئەوێنی دەوڵەتە ئێرانی کاری کێشایە ئەگرا وە نەیتوانی دەمامەک بگۆڕێ کار ئێمە بوو ئیستێچە کارە ئێمەس ئیستێچە نەیاڵم دەم بکەنەوە ئیستێچە ئەوەی من ئێژم دروسە ئەوەی وا تۆ ئەمڕۆ ئەیوێنی وا بە پەلەپەل
كانون قال قدرة إيراني حد لإستوى خليك خوف رأدنا داهاتو بو إتو قالب دروس كردنا حزب قال جديد لماوي دو حفتي رابردوسي حفتي رابردوا أبيني بعنوان حزب التمدن النوين إسلامي حزب أهد إيران أمانا رخراو قال أوليغارشي إيراني كقرار خوف ربنا داهاتو كين أمانة بريشان أوانيك استخريكن أم خلقه تير نخيابان أم إتبيت الرهبرينية أم الدار دسي أو عيدسننا وحاكمية الدولة الإيرانية كل جيرنا والنقاها آبوري الدجة نيوليبراليزمو كرت كردنوية دولة أما يقر كسر دسو أمانة همان منتظر المهديانة خط أحمدي نژاد خط الجبهية بايداري بشيك لخراسان جير مجموعي الرئيسين كلتي 1384 تابع إمرو بشيوي شبكة سازي كادر سازي بحبون مليارات دولار ليد خويانا لتمام مؤسسات إيرانية نفوذ ينهز دس ينهز دصلات ينهز وإمرو لجيرن أو مبارزة كردنا تكن نيوليبراليزم اقتصادية شتيتيرنا درو بناو خلق معترضة برسي هدف الشأن هدف يعني أمسا علي خامنئي وبيت الرهبري قراروا أمانة حذف كات قراروا لدى صلاة دريان كات وتام دقيقة علي خامنئي نيتواني علي خامنئي تروبوغا أمان لعلي خامنئيش عبوري هنكردقا وتيبريغن أقرأ كوري قرأك الرولي قرأك أمكار بكات أوي كمان يستبردي لي لآدم دقيقا الراستاي همان شرك بحثية كم دي إوام كارا كان كار بدستان دولة إيراني بناو أحزاب منتسب بكرد كردستانيان التلوعي إوام كارا كان بين خيابان وخوتان تكان بان برون دوكانا كان تان بوسن لمالو دانيش ندمتان داخان تو نوت صالح حرفائي بسوچوار ساعتا حفروجة حفته مفت أخوي مفت الريني تمام برهمة كتبو قبما ككانون قالوا قدرة خلط بيرنا خيابان توكو عنتر شبلا ليباي لدورو تمام خندن تبو بما تمام مبارزة بوبهما تصوير فيك دروزنو قصية برمفوشة بتالو أدبيات السوا وخويريان وخلقي قارماني خراقري روش حلاتي ولاتي إيران وإيراقو أمريكا إيوة أيوينن كاكجيان ترازان دولة إيران وقركي سي دمامك بقوري إيمان زمانك أتوانين تمامية دا صلاة خمان ودسبيرين أم شر الدرك كين أم زعف الدولة الإيرانية درك كين أم هاوكارية أرباب أمريكائي بو تيبراندن الدولة الإيراني لم بيتش خطر تاريخية درك كين شركة قورة كين شركة علني كين برو شرنا وخوئية دا صلاة داران إيراني دا برانبري يكتريا بوين تام مجال حناسدان و درخستن خلقی من بو پیا بوید خلق سازماندهی نیه خلق سرچاوی مالی نیه خلق مرجعیت شورشی نیه اشی بوی دروس کی اشی تو و پیش دولت ایرانی کوی اشی تو باطلی کی تو حرکات دولت ایرانی و ایم خلیکی نیکی من دواي هرشكان خامنيش وتم أما كار كانون قال قدرته خلق تيرنا خيابان وتكع علي خامنيش الشر يعني تابي وندواوة تعتبى نسري تبو بيدوايا لما أيويتو بو أم وهم أدي وخلقي تايستا واقعا مأمورين حاكميتي لنا وسباي باستارانا كون جاني يكتري لنا ونيلو انتزاميا كون جاني يكتري وقت كورا هلا قريتو
اجي اوليغارش فاسد ايراني تراستي هاي دز ايراني حكومة جمهورية اسلامي حكومة فاسدوغا مجال نفوذ خوي دروسكا توشي اگر كي تسلم نفت كي تسلم اگره تابكون جاني يكترين خص سؤال اوسا ايوام كاربونا كان بوناك بقر ايوه مبارز نيان دا يكتان رهبر يكتان بي 5 دقيقة در مورد امر مبارزة قسكات 5 دقيقة در مورد خون الرؤيا كان انقلابي وقرانكاري قسكا قويزي اين اخوة تحتنا والسكولاريزم وحكومتي بارلماني اما انا بردا شون اقاوى السكولاريزم وحكومتي بارلماني شون امد صلاة جمهورية اسلامية الروخي خلق الروات خيابان خوي اشكنيتو الروخي واقعا هل خوي اشكنيتو الروخي يعني يستلم سلمات دولة ايراني الشير غازا كي سنب وسي خلق رخو ناويتو يعني سيستم ترانزاكشن بانكي بوسي كاورا وتمنى حيزاكي دسيت واني نان بخوا تو چون بم ابزارانا فكرنا كرقسلو خوتو تي ترهاتكي اگر توا بستي دولة ايراني اقل بيناغا بو اقل بيناغا مگر حف حزب حيزنيا مگر ادعانا كان اقلتان هسو وكو مانا خريكن انا ورنو بسو 4 ساعات وحف روجا حفتا خريكن بير سياسي وإيش السياسية كان من يك جملة جديد لأيوانا بيسم من يك تفكر لأيوانا بيسم من يك تحليل بنيادي نابسم دا تحليل كان ايوه بر اساس كامل تيوريا دا ادي كل زليكي عقلي ايوه ومن يس تدريسي كم بيتان تدريس بيت بيجي بر اساس كامل تيوري بر اساس كامل دسقاه مفهومي تحليلكات موجود نية مشكي وقيح الرودار بيدايكو باوك بيبرودوها وأزانته ودودان الشعار السوا وأحمقانه كإيدا ولا أصلي شاخريك اللي بنرت أدال بنيان خلقي كسد سينا خوينيتو وأتواني براحتي قطار بيوي لنفزها وأما قصي آخر جهان لقورانا يالات المتحدة أمريكا دوشار بحران وقيرانا سيستم الدولة ملتية الدنيا أقوريت وأيقورن دولة إيراني لقيران بنرتية ساختاري وبنيادي خوي كل بردوان بون دصلات خوي أنوينيتو قرفتاره دولة إيراني شركان قل قدرتي جدي دسي بيكردقة وجدي شمشيري أن للروب استقاو يكتري حبونا هيزا شورش غير انقلابي آخيزي وكو إيما أم الشر أوات برو أم الشر فويلي أكا ودرهاوي اشتنى هيز إنساني وهيز كرداني لي مصور أكا لي ممكن أكا دولة إيراني محكومة بنابودية دولة إيراني بشيوية جمهوري إسلامي إكسباير بو تواو بو لبوشائية دا صلاة عين دواي الشر دوانزر روجه وإشي بسرعة برو دارش نوي كي تري خوي برواد إما إجازة نادين حيج دا صلاتي لتاران خوي بقري حيج دا صلاتي دولتيان وقبيلية دولتية إيراني صلاحية مالكية مردمينية مملكتينية نا وسنوق الدندان حتى بلوغ سياسي أواني وأونا آوات دس دولة إيراني وفكرك على وجود بوجود خويا يقدان الدنجي هزي كاتنا والسنوقي نا وسنوق الدندان حتى بلوغ سياسي حتى تو تبقي سر لنا سر بناسيد حتى تو ثابتي بكي ببالغي جيجي وأقل شي بي أشكيت دس لشعار هاي سوا والدمدسي هلقرنها وأرباب أمريكايش يترن باس الديمقراطية أكا
نباس مافم مروف أكا نباس السكولاريزم أكا تواوبو دوري تواوبو أم وزعيته وادسي بيكر دقام إما بتمام قدرته برو الشر الجدية كلي يكتري بدن أي وين أما آخرين بردكان دولة إيرانية آخرين بردكان شانو قرية ربطي شي بخلق خيابان نية إما حتى موفق وين أمانينا ود صلاة بين قجي يكتريا خويني يكتري بآشكارا برجينن دان يكتري تشيرو بكنو إما السركوت كيلا كارا كمانا أم جناح منتظر المهدي وبحث يمكن لحزب النوفين إسلامي أخويا تعريف كرجسو تمدن النوفين إسلامي استال جيرنا و ليدان الأعبوريين وليبرالي لتمام بنرتكان تركان وقال قدرة أكتن لبيت الرهبري لإصلاح طلبين لتمام أوانيك الشرعيان قال أعبوريان والدسا وسياسيان والدسا بانككان جمركات نوت قاچاخ همتيان كردقا ببيبتيكان ناو كوملغاي إيراني أمانة بان الدواوة قبا قورا قوري شقرن بانك خصوصي تعتيل كان بهداشت عمومي بدن بهاي أرزو دولار ثابت كان تمام أرزكان بيرنو تمام أواني دستندركار فسادن بگيرين قبكان خيلي قورن تمام كلية ساختار الدولة إيراني بيشغل أخويا لبرقري وإشي أما بتمام قدرة داني بوتيش بكريتو تابع اللي يكتري هذا جدية انقلابي واقع هذا جدية انقلابي مجالة نفس دروسك بو خلق بيد صلاة خلق بي الريخراوة خلق بي آرمان خلق حارياك تاوان كون جاني يكتري درزك ورب كريتو وتو بتواني خلق سازمان دهيكي وتو بتواني لناو انفزاي تشنج وهيجان وفلط الرسانة تيب بري وبقيت النقطيك واترسكان بوغسو تورئي وتو كردك تسا تورئي وكس إتر باكيني وصل حاكمية إيراني ناكاتو وأجر لحركو دسي كويت تمامية حاكمية إيراني ليتي أبريت أما جيري دانائي انقلابي قريبوني قركتاتو بتواني أما الدربيري دانتا إيجي داهاتو أو نيوارو أدا داهاتو أو سواتو تخيلت كردقة شورشي بو أكيواب دستي بيدي أو بيجن داهاتو أم حيزة وائي كان لجيرنا و قطب قال دولة إيراني بناو أحزاب أوبوزيسيون كور حيز أما وديار قزا وقدر دانشتن لباشترين حالات تو چكاري تو چون أم شرعيتنا خلقيني إما للجنگ اللي تكانين للجنگ الروايتين للجنگ إيداين لحركي بريه جنگ هين حضور من هز بس 11 ساعت شر من هز وبس 11 ساعت تنانت خوي إنسان كان من لجيان الروجاني خوين بيغوريكا من حرسلتاي أم دي بيت لحد الدكتورايك وتزا دكتورايك درس موي ودا بخ مقالة فاسد الدولة إيراني قسي آخر يارانا خيز كردوار السرخو آقادار و آمادبن إما برو ترازاني أوين إما أي ترازينين خوينا ترازيت أي وين أما آخرين پردي دولة إيرانا هر سناریوی بازی بکه آمریکایی بو بیره اسرائیلی بو بیره لیدان دومی بو بیره ایمن نایلین بی براحتی بالی کیان اوانی تر حپلوشکا بی اوی که نزیفی کی گوریان لی حلسی او جار بده صلاة و ایمن دابزین سریان با آشکارای عالمی شجم باکم نیه
تەزادەکانیان گەیگەسە لووتکە بە قسانی ناڕواتە دواوە قسەی من ڕێگایان ڕۆشنەکانی لێدانە یەکتری و مانەوەی یەکتریان. و هەرچیەکەم لە تێیە 10 ساڵە ڕابردووە وت وابوو وای پێهات وا ڕوویدا دەمە بۆ دوێ شەروا بێت سەرپەتە ئەم شۆڕشەوا لە دەسە ئێمە و ئێمە دروست ئەیوەینە بەرەو تا خەڵکێکی بتەوی تێگەیشتووی ئاخێزی ئینقلابی بینە مەیدانەوە کە لە ترسەکانی تێپەڕیگە کە ئامانج و ئارمانی هەز و لە هەمان کاتدا حاکمیەتێک و دەسەڵاتێکی قڕۆڵکریاگی و گیانی یەکتری دروستکەین لە دەوڵەتە ئێرانی کە خەریکین ئەمە ئەکەین و ئێوەش مشاهدەی ئەکەن. ئەم جەریانە حتا نەبێت بە قورسائیە جەریانێک کە من پێتانمود جەریانە ئاخر و زەمانین لە بەرگێکی تازە بەردەوام ئەبێت. ڕەبتیشی بە ئینترنێت و خەبەر بە یەکتریدان و ئەمانە نییە، ڕەبتیشی بەم حیزانەی کوردباز و ڕزا پەهلەوی نییە. ئەمە شەبەکەیە ناوخۆییە کە ئەنەوێ لە بۆ قەمەردم و خەڵک تێلێتە دەرەوە فەراخانە هیچ کەسێ نایێتە خیابانەوە. ئەمە هێزە مادیە، هێزە ئینسانیە، وا بە دەستور کارەکە، وا پوڵ و ئیمکاناتی هەز، وا نەقشە و پلانی هەز، یەخەی 50 نەفەرەگری واتە ناو خیابان ئەیکا بە ئاپۆڕی 450 نەفەری 2000 دانە تەوتە ئەیش لە ژێرە ناو ئۆپۆزیسیۆنی ئێرانی بۆ دروستەکە تا شوێن دەسی دیار نەوێت و مەبەستە خۆی واتە بەرەوە. دەرنەتیجە ئەمە تا گەیشتنە ئەوان بە مەبەستەکانە خۆیان بەردەوام ئەوێ قەتی ئینترنێت و تەلەفۆن و گەرەکی ئەم وەهمەوە تۆبات کە گویا ئەمانە بە تەلەفۆن لەگەڵ یەکتریا قسەکەن. خەڵکە ئەم زەمانە وە تەلەفۆن پەیامەداوە یەکتری وە تەلەفۆن ئەڕواتە مەیدانە مەرگ. خەڵکە ئەم دەورە و زەمانە خەڵکە ئەم دەورە و زەمانە تابینە قاقا خۆ سەرکوت کردک تابینە قاقا لە وەهم و دلوژن و تەوەهوما بریاگ بە ئسمسی ئەڕواتە دەرۆ واقعاً گەورە لە باوکی فەرمان ناوە لە تۆ فەرمانەوە. منە پەیمانە حەیدەری لەگرا ئیتمامە حوجەتێکتان دەکاکەم زۆڵە گەوادەکانە دەوڵەتە ئێرانی بەناوە کوردایەتی من پەیمانە حەیدەریم وەکو گالەقمۆتان گورەمە هەواستان بوێت. خوا منی دانیاگە ئێوە نابود کەم و نابودتانەکەم، دەوڵەتە ئێرانی نابود کەم و نابودتانەکەم. هاروی عفونی وە دەرخستن من فرە بووگەنە دەهاتیم لای من ناخواتە من دەرسێ لە تاریخ دروست کەم تا خائین معنای بوێت. هەر وەکو ئەوانەی کە عیدەیەک ئەکەن بە عیبرەتە زەمانەتان کەم عیبرەتە زەمانە هەواستان بوێدا لایەوە خۆش.